بە پێی دۆکۆمنت و بەڵگەنامانەی دەستێنارتی کەوتووە نزیکەی 17 ملیۆن دۆلار لە پارەی شیرینی گرێبەستەنەوتیەکان بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی شەڕی ناوخۆ تەرخان کراوە. بەڵام بەشێک لە کەسوکاری قوربانیەکان دەڵێن هیچ پارەیەکیان وەرنەگرتووە. بە پێی راپۆرتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013دا بڕی 16 ملیۆن و 949 هەزار و 43 دۆلار لە پارەی دایەتی نەوت بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی شەڕی ناوخۆی ساڵانی 90ەکان تەرخان کراوە. لە راپۆرتەکەدا ئاماژە بە هیچ وردەکاریەک و چۆنێتی دابەشکردن و سەرفکردنی پارەکە نەکراوە، تەنها ئاماژە بە ناردنی پارەکە بۆ وەزارەتی دارایی کراوە. لە ساڵانی 90ەکاندا پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان چەند جارێک شەڕی ناوخۆیان ئەنجامدا کە دیارترینیان شەڕەکانی یەکێتی و بزوتنەوەی ئیسلامی، پارتی و یەکێتی، پارتی و حزبی سۆشیالیست، یەکێتی و پەکەکە، پارتی و پەکەکە. لەم شەڕانەدا نزیکەی 30,000 کوژرا و 10,000 برینداری لێکەوتەوە و هەزاران خێزانیش بێ ماڵ و حاڵ بوون. بەپی بە دۆداچوونەکانی NRT دەرکەوت کە جیاوازی کراوە لە قەرەبووکردنەوەی قوربانیانی شەڕی ناوخۆ و بەشێک لە کەسوکاری کوژراوەکان قەرەبوو کراونەتەوە و بەشێکی دیکەیان قەرەبوو نەکراوەتەوە. NRT لە زنجیرەیەک راپۆردا و بە کۆمەڵێک بەڵگەنامە داهاتی نەوت و چۆنێتی سەرفکردنی و دیارنەمانی بەشێک لەو داهاتانە بڵاو دەکاتەوە کە داهاتی شیرینی نەوت و گرێبەستێنەوتیەکانە و بڕەکەی بە 12 بۆ 15 ملیارد دۆلار مەزەندە دەکرێت.